ئەوەی ئومێدە ئەوەیە کە بەڕاستی مقاومەتێکی زۆر قارەمانانە هەیە لە ڕۆژاوای کوردستان، نەکرد بە تەنیا کورد یان پەیێدە یا شەڕبانان، پێکهاتەکانی تریش، یعنی تەنانەت نەتەوەکانی تریش و هێزەکانی تریش، واروە پشتیوانێکی گەورەی نێودەوڵەتی عەرەبی ئەوروپی هەیە جگە لە پشتیوانی کورد وەکو نەتەوەی کورد بەگشتی لە هەموو لە زۆربەی وڵاتانی دنیا، لە زۆربەی شوێنەکان، یعنی گەلی ئێمە کوردستانیان تەنانەت ئەو وڵاتانەی کە لێشی دەژین دۆستانی کوردیش بەڕاستی هاتوونە سەر شەقام، هاتوونە مەیدان، دش بە و دەست درێژیە وەستاونەتەوە، داوای ڕاگرتنی شەڕەکە دەکەن، داوای پاراستنی ڕۆژاوای کوردستانەکەن و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو لە بڵاوکراوە و بەیانەکانی مەکتەبی سیاسی دیارە بەعام لە باشووری کوردستان، بەڕاستی لە باشووری کوردستان سیاسەتی لایەنە سیاسیەکان بەگشتی دژ بەم هێرش و پەلاماردانن و داوا دەکەن کە ئەم شەڕە بوەستێ و داوا دەکەن کە کێشەکە بە ئاشتی چارەسەر بکرێ و ملەتی ئێمە لە ڕۆژاوا بپارێزرێ و داوا دەکەن کە کۆمەڵگەی نێودەوڵەتی هەڵوێستێکی جدی هەبی بۆ ڕاگرتنی شەڕەکە و لە باشووری کوردستانیش خۆتان دەزانن جوولەیەکی گەورەی جەماوەری هەیە لە شارەکان، لە هەموو شارەکان، لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک، لە قەزا و ناحیەکان بۆ پشتیوانی لە ملەتی خۆمان لە ڕۆژاوای کوردستان و ئەوە گرنگە ئەم پشتیوانیە، چەندە ئەمە هیچ ملەتی تێدا نیە ئێمە پشتیوانی ملەتی خۆمان بین.